ولا كردستان أو كمان. والله الحمد لله باشم سلامت بي زۆر کاکەمان من یەک پرسیارم هەبوو کەسش چاودێرم ئێتیمان بە کەیسی کەرکووک دەدەم بله دەتوانم پرسیارەکە لێ بکەم وەنیا یعنی وەختی فرم كرم ئەتو دەڵێ ئەم بەسەر بەرزانە دەمانوێت بگەڕێنەوە بۆ کەرکووک بەس دەمێ بزانم ینی مەبەست چییە لەو سەر بەرزانە ینی سەر بەرزانە بە خۆزانی لە ڕووی دیبلۆماسی و سیاسیان دەبی بە سەرکەوتنەکی زۆر گەورەوە بچینەوە وەنیا بله یعنیان دەبی بە هێرشی سەربازی هێزەکەی دەربکەی یعنی مەبەست چییە لەو سەر بەرزانە ئەم نامێ مەسەلەکە بتەڕەخنە بنەوە بۆ کەرکووک دوو ڕێمان لە پێشە یان مەرکەز حکومەی ئیتیحادی بەڵێ بەپێی دەستوری عێراق ئەو ناوچەیەکی کوردستانیە کێشە لەسەرە خۆمان حازرەکەین بۆ مادەی 140 ببێ کەرکووک ئاسایی بکرێتەوە سەرژمێری بکرێ ڕفراندۆم بکرێ ئیستیفتا و جەیش لە ناو شارەکە لاچێت دەربچێت حەشدی شعبی بڕوا و سەرخۆی هەڵبگرێت بۆ دەروی سنووری شارەکە بە برای خۆم بڵێم پۆلیسی ئیتیحادی لەوێ نەبێت شارەکە ڕادستی پۆلیسی محەلی بکرێت لە دەستگا ئەمنی محەلەکان لە ڕووی پاراستنی و مەدەنی لە ناو شار بێتن هەر شتێک هیچ بکرێت تەطبیقی کەرکووک بکرێت کەرکووک ئاسایی بکرێتەوە بۆ ئەوەی خۆ حازرکەن بۆ ڕفراندۆمێک بۆ کەرکووک ئەمە ڕێی قانونی و ئاسایی ئەگەر کردیان باشە ئەگەر نیان کرد ئەوجا ڕێگایەکی تر لە پێشمانە بەس نابێ واز لە کەرکووک نەدێنین نا لێکی خەمسار دەبین ئێمە وەکو هەندێک لایەن سەری شۆڕ کردووە چۆتە بەر ئەپارڕێتەوە لەم مەکسەبێکی بچووک وەرەگرێ لەوی تر و سەری شۆڕ کردووە تێکی هەڵدان هیچ پێ ناکرێتن بەو شکڵە ناچینەوە ئێمە بەس کاکەمان ئەوەنیە وەکو ڕۆژنامە نووسێکیش یعنی ئەو پرسیارە لێ دەکەم ئاساییە وەنیە یعنی ئێوە لە 2003ەوە پێتان نەکرایەوە وعدوا بوو لە 2007 ئاخر شت کە کورد ئەو دەمی ئەو هەموو هێز و توانایی هەبوو حکوومەتی عێراق ئەو پەڕی لاواز بوو کورد کارتی زۆر بە قووەتی هەبوو هیچتان پێ نەکرا پێت وایە تازە پێتان دەکرێت بەو ئوسلوبەی مادەی 140 ئەزانم بەس ئێمە لە برای خۆت و لە جوابەکە بگرە پرسیارت کرد وەڵام دەدەم بەڵێ ئینسان لە ژیانی ئەبێ هەوڵ بدە نەبیتە جاش وەک هەندێک کاکەمال ئەو وشانە کاکەمال توخوایە قەوس ئاخر بڵاو بکەمەوە ئەو وشانە دوای نەڵێ دوای ئەوە بۆوەت کرد بەڵێ دوو پرسیارەکەی من قساک سەرچاوی من جێ لێ ڕادەگرم بەس ئەوەندێ دوای گلەی نەکەی بڵێ لۆ بڵاوت کردەوە من بڵاوی کردەوە بەڵێ مەمنون بەڵێ فەرموو بەڵێ ئەوە ئینسان حەولەدا حەقێکی ئێمەیە داگیر کراوە کەرکووک احتلال کراوە ئێستا پڕی سەربازە کە مەخالفی دەستوری عێراق مادەی نوێیە بەڵێ و پڕی حەشدی شەعبیە لە هەموو شوێنێکەوە بۆی هاتووە بە ئارەزوی خۆیان تەعەدا لە خەڵکەکەن هەموو شتێکەکەن و تعریبی کەرکووکەکەن ئێستش ڕۆژانە شارەکە تعریب بکرێت لە هەموو شوێنێکی عێراقەوە خەڵکێکی دەهێنێتن دایەنە مەزرێنن پارێزگارێکی نایاسایی نادەستوری سپێنرا و دانراوە بەداخەوە لایەنێکی ناوەیەکێتی نیشتیمانی کوردستان کە ئیتیفاقی ڕەسمیان ئێگە بێت بتەوێ ئیتفاقەکەش بۆ جەناب تەنێرم کە ئیمزا مەمنون دەبم باشە کردووە تا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی داهات و ڕاکان هەم محافظ بێ هەم نایب محافظ بێ ئەم حەقیقەتانە پێویستە هەموو کەسێک بیزانێ من بۆ باسێکم ئەگەر تاوانێک لە شارەکەت بکرێت لە پارچەیەکی کوردستان لایەنێک بیکە هەر لایەنێک بێ بیشاریتەوە ئەوەش تاوانە تو شەریکی تاوانەکەی بەڵێ ڕاستە
بەس کاک ئەوە مەسەن یەک دوو جار ئەمە لە میدیا دیتمان یەکێتی هەوڵیدا پارێزگار بگۆڕێ نوێنەرانی ئێوە نەدەچوونە ناو کۆبوونەوەکان لە بۆ گۆڕین یعنی ئەم دەمێ ڕوونکردنەوە بزانین ئەمە لە دوو ڕاین لە پشت تەبم سپاس دەکەم ئەوە حقیقەتەکەت بۆ ئەنێرم یەکەم بەڵێ یەکێتی لە میدیا قسەیەکەکە لە ژێرەوە قسەیەکی ترێت بەڵێ لەلایەکەوە دژی پارێزگار قساکان لەلایەکەوە خۆیان ئەو پارێزگارە ئیمزایان بۆی کردووە دوکومنتەکەمان لایە بە عەرەبیە خاڵی یەکەم بۆ جەناب تێنێرم ئەمە یەک بەڵێ دوو ئەو پارێزگارەی کە ئێمە پێڵێن سەپێنرا و هەر نەمانێش بێتێک هەولێریش دەجا زیاتر بۆ من جوابی نارد خەڵکی نارد بێنە ئێرە بهێنە لامان ڕاکان جبووری بێتە هەولێرێ بوارتان نەداوە بۆ وتمان وەکو عەرەبێک دەیت وەرە بەڵام وەکو پارێزگار ئێمە ئیستقبالت ناکەین تۆ پارێزگار نیت ڕەحمەتی دکتۆر نەجمەدین پارێزگارە ئەو وەختە مابوو تۆ بە زۆر دانراوێ ما اعترافت پێ ناکەین ئەویش نەهات هەر بۆ معلوماتت ئەوان ڕۆژانە تەعاملی لەگەڵەکەن ئەیبان بۆ لای سەر و کۆمار کە بەرهەم ساڵح چەند جار بردیانە حتا هەوڵیان تەسبیتیکەن وەکو پارێزگارێک بمێنێ نەک بە وەکالەت دەبێتە پارێزگارێکی ڕسمی بەڵام هەوڵی ئێمەش لە بەغداوە هەنێک کەس گۆمان لێ ئەگرێتن نەمان هێشتووە ئێستا بە یەک ئیشارەتی پێ بڵێن دەجادێتە ئێرە بەس ئێمە چونکە ئاعترافمان پێ نەکرد ئێستاش ئاعترافی پێ ناکەین ئەوەی کە ئەوترێ ئەنجومەن بۆ لای نەدا ئەنجومەن ئەو وەختە کەرکووک داگیر کرابوو جەیشی تیا بوو حەشتی شەعبی تیا بوو ئێمە ئەمانەویست ئاسایی بکرێتەوە بەڵام ئەو لایەنەی ناویەکێتی سەری شۆڕ کرد و لە بنەوە ئێتفاقی ڕسمی نووسراویان لەگەڵیان هەبوو لەبانەوە ئەیانەویست ئێمەش وەک خۆیان چووک و ڕسوا بکەن لەبەرەوە ئێمە نەچوینەوە کەرکووک بەس کاکەم یەکێتی بێتن ینی بەنسبەت یەکێتی ئێمە خەلاص چونکە وەختێک بێلایەن بوو پارێزگاری کەرکووک هەردوو لامان لەسەری متفق بووین دوایی بووە مەکتەب سیاسی یەکێتی کاک دکتۆر نەجمەدینی خوا لێ خۆش بوو ئەوە هی یەکێتی بوو خۆیان ئەوەیان کرد لە خیانەت 16 ئۆکتۆبەر ئەو کەسێکی نیشتیمان پەروەر بوو قبوڵی نەکرد لەگەڵیان بمێنێتن ئێستا جارێکی تربیری دەست یەکێتی ئێستا ڕۆژانە کەرکووک تعریبەکەن بە ئیمزای کاکە ڕەشسەدێ ئەندامێکی سەرکردایەتی ئەوانە ئەو ناوە عەرەبانەی کە لە حەویجە لە مەندەلی لە شوێنی تر دێن بە 1000 و 2000 ڕۆژانە بۆ کەرکووک لای ئێمە ناوەکانشیان هەیە ئەو بە ئیمزای خۆی تەفسیلاتیان بۆکەن لەگەڵ مەحافز من ڕاستە لە ئیعلام شتێکەڵێن بەڵام ڕاست ناکەن ینی حەقیقەت نییە بەڵێ ئەبەس کاک کەمال یەک پرسیار ئێوە دەڵێن ئەمە ناچینەوە کەچ لە ئینتخابات هەمووتان چوونەوە و ڕکلامتان کرد یەکەم هەمومان نەچوین پارتی چۆ فەرقی چییە پارتی چۆوە ڕکلامی کرد انتخاباتی کرد وەنیا تو سێریکە ئێستا کاندیدمان هەیە لەوێنە ئێمە ئێستا ئیشەکەین بەرنامەمانە ڕاکان نابێت لەوێ بمێنێ ئەبێ پارێزگارێکی کوردی نیشتیمان پەروەر بە شەرتێک نە ڕاکان جبووری بێ نە کەسێکی یەکێتی نیشتیمانی بێتن پارتی دیموکراتی کوردستان مافی خۆیەتی ئەو کەسە دیاری بکاتن کەسێکی نیشتیمان پەروەری کورد بێ بۆ کەرکووک بۆ پارێزگاری کەرکووک چونکە یەکێتی لە ناو یەکێتی من ناڵم گشتێکی یەکێتیش خەڵکی پاکی تایە شۆڕگەڕی تایە قوربانی داوە ئەوە لەجێ خۆی بەس دەست ڕۆیشتوەکانی ناو یەکێتی خیانەتیان لە کوردستان و کەرکووک و قەزەی کورد کرد زیاتر لە نیوەی کوردستان ئەوان بوونە سەبەب ڕادستی حەشد و پازدار و پۆلیسی اتحادیە عێراق بکرێن دووس جینۆساید کرا ئەمانە ئەبێ خەڵک لە بیری بێ نابێت لە بیری بچێتەوە من خۆم یەکێک لەوانە بوومە وەختە لە ڕۆژاوای کەرکووک بووین
هەشت لیوای پێشمەرگەم لەلا بوو 6 یەکێتی بوو بۆ ئاگاداری جەنابەت بەڵێ دوانی بوو لە خیانەت 16 ئۆکتۆبەر بە ئەوامری قیادەی ئەوان هەر 6 لیواکە ڕۆیشتەوە جەپەکەیان تێکدا ئەچوویتە ناو شار ئەبووە شەڕی پارتیوەکێت لەو منطقە فراوانە شەڕتە کرد منطقەیەکی لە باتەوە بۆکانی دوومەڵان بۆ ناوشوان و بەرفراوانە تو ئەشکای تو شەڕەکەیت بۆ ئەوەی سەرکەوێت نەکشتی بۆ ناو پردێ و دووبست شەڕەکەی خەڵکی مەدەنی زۆرە کوژرا بۆ جینۆساید بۆیە منطقەیەکمان هەڵبژار کە توانیمان پشتیوان گەلەکەمان و بە پێشمەرگ قارەمانەکان سەرکەوتن بەدەست بێنن هەر بۆ معلومات یەک پێشمەرگە یەکێتی لەگەڵمان نەبوو لەو شەڕە ئەی کەسیان شەید نەبوون لە شەڕ و شت نازانم وەختی خۆی کۆمەڵک ناو وێنە ئەوە بووکە هەندێک لە بیدایەت هەندێک لە پێشمەرگەکانی کە ئاگایان لێ نەبوو کە ئاگادار نەکرابوونەوە لیوا مشتەرەکەکان بوو ژمارەیەک شەید بوو ڕاستە بەڵام ئەوان ئەمریاندا بوو قیادەی بەڵێ 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 کاک کەمال سپاس دەکەم لەوەی بەس پرسیارێشکە بکە کاک کەمال پرسیارەشکە ینی ئەسا تو هۆردوو لاتان وا پیشان دەدەن کە زۆر لە خەمی کەرکووکدان بەس لە ئەزمموی 2003 لە بۆ 2017 خەڵک ینی نەفرەت بارانتان دەکا خەڵگە سە تەلەڤزیۆنی نەیەک و دوو سێ نەجارەک و دوو ئەڵێ خۆزگەم بە حەشت نەک بە پارتی وێشێتی باشە بەڕاستی ینی ئەوە تەفسیرتان چییە چ نموزە دوو حکوومەتان هەبوو دوو ئیدارەتان هەبوو خەڵک ئەیوانیا ینی خەڵکی کوردە کورد لە ڕەحیماوە ئەڵێ خۆزگەم بە حەشت ئەوە خەڵک دەستە ناو سلێمانی ئەڵێ بەنزین لێ بە 450 لە هەولێر و سلێمانی بۆندێ ینی چه ئەزمونونەکتان پیشاندایاتە بێن داوای مەسەن حقوقی کورد بکەن کە کوردە لێتان ناڕازیە نەک تورکمان و عەرەبەکان ینی باو ڕەخنانەتان لێ بژیرەوە بۆوانی فەرموومە خۆ زۆرتە تو وەڵ ئەوە کرد ئەمنیش ئەو پرسیارەی خەڵکە پێت دەڵێم بەڵێ هەر کەسێک بڵێ خۆزگەم بەوەی حەشت لەوەیە ئەوە خائینی ڕوڕەشی کورد و کوردستان بەڵێ چونکە ئەو کە لە ئیمڕۆ لە ناو کەرکووکە داگیر کراوە ئەو نەیارانەی کە ئەسڵەن خۆشی بە ناوی کوردیش نایەتن حەشت لە کەرکووکی داگیر کردووە کێ بووە ڕاستە ئەوە بارە ڕوڕەشە لە پێش تاریخ و لە پێش مێژوو لە پێش ئەو متهین لەوەی حەشت داگیرکەرە کاک کەمالیانی ئەمن پێویست ناکە کەرکووک کوردستانیە بەڵام باس سوالەکانی ترەکەیتن مەسەلەن باسی ئەوەکەیت بۆ وەزع خراپ بە وەزع یەکەم عێراق لێ بەرپرسە لەگەڵ عێراق تاخمی خیانەتکاری 16 ئۆکتۆبەری ناویەکێتی نیشتیمانی لێ بەرپرسە ئەو وەختەش لە 2003ەوە کە ئەو ئەزمونە لێ بوو ئەوان دەست باڵا بوون لە کەرکووک ئەدی ئەنگۆ هیچ دەورتان نەبوو کاک کەمال لەوێ هەبوو بەڵام ئیدارەکان لە دەسەوان بوو ئەکسەریەتی هەر بۆ معلوماتی جەنابەت ئێستا بۆ ئێماڵێن پارێزگار ئەم جارە نابێ یەکێتی بێ بۆ ئەوەی نیشانی گەلی کوردستان و خەڵکی کەرکووک و خەڵکی دنیا و پێکاتەکانی تری بدەین کە پارتی دیموکراتی کوردستان خزمەتی شاری کەرکووک و خەڵکی کەرکووکە کات بە ئامانەت بە پاکی بە دڵسۆزی با 4 ساڵ ئەو دەورەی هەبێ بزانی چۆنە بەس کاک کەمال توخایەک پرسیار لێرە دروست دەبی ئەی باش ئەنگۆش ئەزمموی مووسڵ و منتیقەی مەخمور و ئەوانەتان هەیە ینی چ نموزەزەکی باشترتان نەیەچێتی پیشاندایە هەردوولاتان یعنی لە مووسڵ چستان لۆ کورد کرد ئەسڵان کوردە هەندە دەربەدەر بوو وایە نا ئەنگۆش مووسڵ زۆرتان لەبەردەستیدا هەیە ینی چه ئەزمموونەکتان بۆ مادەی 140 لەژێر دەسەڵاتی خۆتان کرد یەکەم ناوچەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان لە خانەقین و مەندەلی و دووز و کەرکووک و مەخمۆر و تاشنگال لەسەر وەزعی تەبیعی خۆی نییە کورد تێی مسەیتر نییە ئەمە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر زۆرینەی ئەو شوێنانە کەوتە دەست حەشدی تاوانکار حەشدی من هەم بە 14 ساڵ پێشتر لە دەست ئێوە و یەکێتی بوو کاک کەمال
14 ساڵ پێشتر بەڵێ 14 ساڵ پێشتر لە 2003 لە بۆ 17 لەبەردەستی ئێوە بووە لە 2014 لە 17 هەمووی لەبەردەستی ئێوە بوو ئەو منتیقانە برای من ئەو وەختە فەرقی هەبوو تا حەدێکی زۆر فەرقی هەبوو لەگەڵ ئێستا ئەو وەختەی کە پارتی و یەکێتیە لەسەرە ڕای گشت کەم و کورتیەکانیان بەڵام وەکو شارێکی کوردستانی ناوچەیەکی کوردستانی دیار بوون یعنی من ناڵێم کە ئەوە منتەهین لە ڕووی تاریخەکەی کاک کەمال یعنی بەڵێ ئەوەی ئاسایی بکرێتەوە جاران لێژنەیەکە بوو لێژنەی مادەی 140 میزانیای بۆ داهەندرا مادەیەکی دەستوریە سەر و کۆمار مەسئولە لەوەی کە حیمایی دەستور بکە ئیشی کرد تا مادەیەک تا ماوەیەک ئیشێکی باشی کرد بەڵام دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر وە بە تایبەت لە 2018 بەدواوە لە دوای هەڵبژاردنەکە ئەو سەر و کۆماری بەس کاک کەمال گوێ بگرە براکەم ئەسڵان ئیهمالی مادەکە کرا ئەسڵان لە میزانێش بۆ دانەندرا و بەو ئیتیجاها ڕۆی کە ئەسڵان ئیتر واز لە کەرکووک بهێندرێ بەڵام من دنیا دەکەم وازمان لێ نەهێناوە وەقەتش لێ ناین حەزەکەم بزان بەس کاک کەمال تخوای قەوس مادەی دەستوری لە 2003 هەتا 2007 بڕیار بوو ئاخر شتەکان جێبەجێ بکرێ جگە لەوەی ئێوە و یەکێتی قمارتان کەس نەیکووە قمار لەسەر ناوچەیەکی داگیرکراو بکە بڵێ دەیدەمە ئستفتا دوای 4 ساڵی کاک مەسعود ئەم باشم لەبیرە ئەمە نامەوێت ینی بمستەڵەئی وەکو لەگەڵ تو قسە دەکەم هەڕەشەی کردوتی ئەگە 2007 جێبەجێ نەکرێ وا دەکەم دا ئەو هیچ شتان نەکرد دەبواە 2007 ئەوە بکرێ یعنی 2003 لە بۆ 2017 14 ساڵ بوو هیچتان نەکردوە ئێستاش ئەوەندەی شەڕی پۆستانە ناتان بینی شەڕی مادەی 140 بکەن ناتان بینی شەڕی دوو جارم پێ بڵێ لەسەر مادەی 140 بەڵێ حەفی سوالەکەی جواب بدرێتەوە فەرموو تاوانی خەڵکی تر مەخە سەر پارتی هەردووکتان لە بەغدا بوونەوە چیەک ئەوان سەر و کۆمار ئەنگۆ جێگربەسی من پێتەڵێم وا قسە نەکە هەردوو لانیە و تاوانکارەکان خیانەتکارانی ناویەکێتی نیشتیمانیە ئەوان لێ مەسئولن و ڕەفراندۆمیش سەروەری گەلی کوردستانە و تاپۆیەکی کوردستانە و زۆریش پێشانە سەربەرز و شانازی پێواکەن ڕۆژشی دێ جێبەجێ ببێتن ئەگەر ئەو وەختە ڕفراندۆم نەکرا بواە ئێستا و لەم زروفە و لە داهاتوش احتیمال و زۆر زەحمەت پێ بکرێ بەڵام ڕفراندۆمێکی پاکرا کەوتنی بەدەستێنە و لایەنێک لەگەڵ لایەنێکی ئەقلیمی تەعاونە کاتن موامەرەت لێ کاتوش لە محیتێکی هەر چوار دەورەت دراوە باوانەی کە کەفیان بە ناوی گەلی کورد و مافی کورد نایە بەس کاک کەمال ئێوە بەردەوام جێگیری سەرۆک وەزیران و وەزیری دەرەوەتان هەبووە کۆمەڵێک بەرپرسی سەربازیتان هەبوو دایم و سەعات بیسی پەرلەمانتارتان هەبووە دەتوانی پێم بڵێیت چتان لە بۆ ئەو ناوچانە کردی مەسەلا سەت و بەرپرسەکی پارتی دەبەردەستمان بۆیەوە پرسیارە لێکەین ئەگەنا من لەگەڵت دامێچێتیش بە هەماشەوە لە تاالبانیەوە وەرەوە دوێ لە فواد مەحسوومەوە بگرێ لە بەرهەم ساڵحەوە هیچیان لە بۆ کەرکووک نەکردیە لە بۆ ئەو ناوچە داژی کراوانە ینی کە خاچی کوردستان ئەمە ناڵژێن مادەی 140 ئەوانە هیچ میلەتێک وەکو ئێوە نەهاتووە قمار لەسەر خاچی خۆی بکاتن ئەوەی ئێوە و یەکێتی کردان ئەوە لەو مێژوو لێ دەگەڕێن کە من نامەوێت لێرە ینی هیچ وەکو ڕۆژنامە سەکوێز پێ بەس مادەی 140 خراپتر بوو بە قوربان ڕفراندۆم من قسە لەسەر ڕفراندۆم ناکەم لەگەرەوە من قسە لەسەر کەرکووکە بۆیە نامەوێت پەرمۆسە ڕفراندۆ بەس کەس بووە لەسەر خاچی خۆی بداتە ئستفتا تۆ نەتەوەیە کردی چییە بێ من لەگەڵتە مابوو نەکراوە ڕاستم یعنی قەزمان ئەوە لەوەیە کاک کەمال ئابوو نەکرایە بەس مادام کرا ئەبوو جێبەجێ بکرێ ئەو بەڕێزانشی کە لەو دانیشتنە بوون و قەراریاندا و ئەو بابەتە بکرێت دڵنیا بوون لەوەی کە زۆرینەی خەڵکی ئەو ناوچانە بە دڵ و بە مێشک و بەگیان لەگەڵ کوردستانن لەبەر ئەوە لەو ئەتمینانەوە
بەڵام ئەو بەس دەبا لە 2010ەوە کاک کەمال بڕیارەکەوا بوو 2010 وازە مانجی حەوت بوو کۆتایی پێبێ هەموو پرۆسەکان جێبەجێ بکرێ یعنی هەمووتان کەتینە بەس 2 پۆست و پارە نەماندید ڕۆژێک لەو بەغدایە وەڵای ئێمە پارەیە پۆستی بەغدامان لە لای وەک سۆتکە جگەرێک لە گەرمەی ڕیفراندۆمیش ئێوە نەکشانەوە کاک کەمال ئەنگۆ بەردەوام حسەی ئەسەد لە بەغدا وەردەگرن ئاخر چۆن بە مندەڵی سۆتەکە جغارەیە ئێستا شەرتان لەسەر سەر و کۆمارە بەڵێ دەرمان لەسەر سەر و کۆمار نییە ئەوت بۆ باسەکەم لە پێش ڕفراندۆم لە دوای ڕفراندۆمەوە ئەو لە 2014ەوە یعنی لە 2014ەوە عێراق میزانی هەرێمی کوردستانی وە پێشەوەی نەوت بفرۆشی ئەنی هەندێک کەس هەیە ئێستا باسەکە نەڵێ نەوتمان نەفرۆشتای میزان نەباوە هێشتا نەوتن نەخست بۆ دەرەوە بفرۆشرێ ئەوان میزانەکەیان بڕی بوو پلانی ئەوان تو لەگەڵ ئەفکارێکی شۆڤینی تەعاملەکەی ئەوێ تو نەبیت تۆش لە محیتێکی هەر چوار دەورەت دراوە ئەبێتن بە شێوازێک هەم خۆت ڕاگری هەم باشتر کار بکەیتن هەوڵ بدەی خۆت دروستکەیتەوە لە ناو خۆتیش خەڵکێک هەیە تێکەڵە لایەنی تر من ناڵێمە پارتی قیادەی پارتی هەمووی من سەرجمن هەموو لەگەڵ ئەوان کوردستان ئەبێتن سەرکەوتن بەدەستمێنێت و خاکەکەشی بێ بگەڕێتەوە بە کەرکووکی دڵی کوردستانەوە بەس کاک کەمال توخوای قەوس بەڵێ بەڵێ ئێستا برادێکی یەکێتی سەر و کۆمارە لەوەتی هەیە سەر و کۆمار لە یەکێتی تاکویستە دەرکەوت ئەو مادە دەستوریانە کە زیاتر لە 55 مادەی دەستوری لە ناو دەستوری عێراق کە پەیوەندە بە مافی گەلی کوردستان و خەک کوردستان جێبەجێ نەکراوە نەکرد تەنها مادەی 145 مادە بۆیە دواییش جاران لە ناو لایەنە کوردستانیەکان کاندیدێک دەستنیشانە کرا حتا خوا لێ خۆشببوو مامجەلا لەبوو هەموو متفق بوون کە ئەو بێتن بەس دوای ئەو کە فواد مەحسووم و دکتۆر بەرهەم هاتن ئەوش خرایە دەنگدان فواد مەحسووم زۆرینەی دەنگی لایەنە کوردیەکانی هێنا بۆ سەر و کۆمار درایە بەغدا پەرلەمانی عێراق بوو لە 2018 یەکێتی ئەو بابەتەی شکان لە بنەوە لەگەڵ لایەنەکانی شیعی سەر بە کۆماری ئیسلامی ئێران ئیتفاقیان کرد کە لە ناو لایەنە کوردیەکان نەدرێتە دەنگدان ڕاستەوخۆ بیدەنە پەرلەمانی عێراق و عەرەبەکان زۆرینەی دەنگیان پێدا هێنان ئێمە بۆ گوت لێ بێتن لە زۆر ئەڵێن ئەوەیە ئەڵێن گوت لێمە بەڵێ گوێمێتە بەڵێ پۆستی دەرۆ کۆمار ئیتفاقی استراتیجی بین پارتی یەکێتی هەیە این ئەوەیە این یەکێتی شتیوان نییە ئیتفاقی استراتیجی نەبووە سەر و کۆمار بۆ یەکێتی بێ و سەرۆکی هەرێم بۆ پارتی بێ حەزەکەم ئەوە بە ئەمانەتەوە بیزانێ ئەو ئیتفاقی استراتیجی کە کرا اتفاق کرا سەر و کۆماری عێراق و سەرۆکی هەرێمی کوردستان بۆ یەکێک لەو دوو بەڕێزە کامەیان ڕێک بکەون کامەی کوی پێ خۆش بوو دامدرێ خوا لێ خۆش بوو مامجەلال و ڕێزا کاک مەسعود ئەو کاک مەسعود هەرێمی کوردستانی هەڵبژار مامجەلالی سەرۆکی کۆماری عێراقی هەڵبژار نییە بڵێ ئەمە بۆ یەکێتی ئەمە بۆ پارتی ئەمە یەک دوو اتفاقەکە ئەوەی نووسراوە و هەیە ئەوە بوو کە هەردوو لا بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی بەغدا بکەن و بەشداری هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکەن و بابەتەکان لە بینی هەردوو لا وەکو یەک دابەش بکەن لە 2014 یەکێتی پاشگەز بووە ئەوان بە یەک لیستێک دابەزین و زۆر حەوڵماندا لەگەڵیان ئەمە اتفاقمانەیە وتیان ئێمە بە یەک لیست دابەزین و چەند دەنگی هەر لایەک چەند دەنگی هێنا بەقەدەر دەنگەکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە بێ ئەوەش ئەوان شکاندیان نەکێ هەر بۆ معلوماتن ئێستا کە پاداگرین
با سەر و کۆمار بزان بە هەڵبژاردن هین کام لا بێتن بۆ ئەوەیە سەر و کۆمار ئەو مادە دەستوریانەی کە پەیوەندی هەیە بە گەلی کوردستانەوە ئەبێت بخاتە ئیشکردن نابێت هەر بیخەوێنێ و بیمرێنێ بەس کەمال تخۆیەک پرسیاری کۆتایی بەڵێ یعنی ئێوە لە هەولێر و سلێمانی ئەوە دیتمان دوێنێ خەڵک لە هەڵەبجە دەرێ ئەم عەفو ئامی سەدامەکەم کە دوو برامی چمیان باران کردی خەڵکی گەرمیان هەروە ئێوە لە کوردستان لە هەولێر و سلێمانی نەک لە کەرکووک لەو 14 ساڵە باواز لەوەش بێنین لە هەولێر و سلێمانی وا خەڵک ئەڵێ خۆزگەم بە سەدامەکی فاشی کە ئەنفال و چیمیایی کوردی کردیە نەک یەک و دوو سێوە بڵێ گەیشتە ئاستاک یعنی هەموو خەڵک تەمەنا بە گەڕانەوەی ئەو ڕژێمە فاشیە دەکا ئەوەندە لێتان بێزار و بێ ئەوەیە هەموو ژن منداڵ ئەوە ئێوە ئەزمونتان لە هەولێر و سلێمانی فەشەلی هینایەتەوە چۆن دەتانوێت ئەو ئەزمونە ببەنەوە کەرکوچێ بەنگۆ بۆ یەکێتی ئەلەو نوقتەیە چکو خاڵی هاو بەشن بەڵێ یعنی ئەنگۆ لە کەرکوچی 14 ساڵ هەر خەڵک ڕەخنەتان لێدەگری ببوورە با پرسیارەکەم تەواوکەم کە بەڵێ فەرموو ئەوەی خۆزگاکە بۆ کیمیاباران منتەهین لەوەی وەکو قسە بەڵێ ئەوە دەسە یەک و دوو سێ نییە کاک کەمال بە قوربانەوە دەبێ مراجعە بکەن بەڵێ جواب دەدەمە ڕاستێ ئەوە کەسێک ئیمڕۆ ئەو خواستە بکات کە ئیمڕۆ لە هەرێمی کوردستان ئازادی هەیە بە ئارەزوی خۆت لە ناو ئەمنیەتێکی باشی ڕاستە ئەوە بینیت پێش چەند ڕۆژێک بە ساڕۆخ لە ناو هەولێریاندا بە بەهانەی بێبنەما بۆ ئەوەی ئەم ئێستقرارە تێک بدەن چونکە حەسوودی پێهەبن خەڵکێکیش اینجا هەیە لە نەزانینەوە ئەکەوێتە ڕێگا بەڵام دەستێکی مەخفی زۆر بەقەوت هەیە بۆ ئەوەی ئەو دیعایانە بکە کێ ئەوە تەمەنای ئەوە کاتن ئەنفال بکرێ و کیمیاباران بکرێت بەرامبەر حاڵەتێکی کە ئەژێت کە ڕەنگە هەندێک وەزعی اقتصادیت خراپ بوو بێتن ئەویش عێراق مەسئولە چونکە میزانەکەتی بڕیوە چونکە عەرقەڵەت بۆ ئەکا چونکە سنوورەکانی دەورت کێشت بۆ ئەکەن بە ساڕوخ لێتەدەن بۆ ئەوەی تو نەمێنی ئەمە بەرهەمی هین کەسێک کەوت و کەس نییە هی گشت گەلی کوردستانە اینجا خەڵکێک ئەجوولێننەوە بۆ ئەوەی عاتیفەی بجوولێنن بۆ ئەوەی کە دژی ئەم هەرێمە قسە بکەن و لە ناو خەڵکەکە ڕەشی بکەن حتاکو حەشد و داگیرکەرەکان و پۆستە ڕەشەکانی جاران جارێکی تر بێنەوە سلێمانی و هەولێر و دووهۆک و گشت کوردستان بخەنە بن دەستیان دڵنیا بە ئەوە گشت گەلی کوردستان نییە ئەوە خەڵکێکە قسمێکی تەحریک کراون قسمێکشی بە دڵسافی و بە نەزانی کەوتونەتە گەڵەوانە بەس کەمالە تۆ جملانە دەرەی لە کاتێکدا مە جێمان لێبوو لە هەموو شوێنەکە عزت دووری لە هەولێر مردیە کە جێمان لێ دەبی دەیان بەعسی گەورە لە گەڕەکی وەزیرانە بەڵێ ئەم بە خۆم خینمەوە لە ماڵپەڕی بەعسیەکان بەڵێ پرسیارەکەی زۆر لە جوابەکەت بگرە وەختێک شەوترا سەدام لێرەیە کە دوایی لەکوێ لە ناو کونێک گرتیە ئەوانە دیحایەیە ئەوەی کە ساڕوخت لێدە لە پێش چاو دنیا ئەڵێ منم لێتەدەم ئەم دیعایانەشت بۆ کاتن بۆ ئەوەی لە دڵی خەڵکەکە ئەوەت بکاتن عزت دووری هەموو ئەزانن لە دەوڵەتێکی عەرەبی لە دەرەوەی عێراقیش بوو نەک لە ناو عێراق بوو ئەو قسانە چیە کاکە نا تو ئینسانێکی مسەقەفی لە دەرەوەی دنیات بینیوە ڕۆژنامە بەس یەک و دوو نییە ینی لە هەموو کەمال من بەخۆم لە ماڵپەڕی بەعسیەکاندی خوێنمەوە ببوورە لە ماڵپەڕی بەعسیەکان خوێنمەوە عزت دووری بروسکەی لۆ مەسعود بارزانی لێ ناردبوو بە بۆنەی مردنی داچ بەخۆم خوێنمەوە ئاخر بووە لە پەیوەندی بەڵێ نانە بە ماڵپەڕی بەعسیەکان بوو من دڵنیام 100% کاک کەمال دوایین پرسیار لێ بکەم با کاتت نەگرم زیاتر کە من سوپاس دەکەم ئەو گفتوگۆ ئەوەمان کرد من ژۆک و ڕۆژنامە نووسەگۆم کرد تخوا زۆر جار ئێمە باز دەکرێت دەستت ئەوە لە کوێ بریندار بووی دەست بریندار بوو لە چیاوە لات و لە کوێ دەست بریندار بوو لە کام شەڕ زۆر دەپرسێر و بەڵێ
سێ جاتایستە بریندار بووم هەر بۆ معلوماتت لە 26 دوانزە لە شارستێن بریندار بووم ئەوە لە دەسم لە نەغەدە بریندار بوو لە چ شەڕێک لە شەڕ بریندار نەبوو لە کە ئێمە ناوبژیمانە کرد ناوبژیمان لە بینی دیموکرات و شەڕی نەغەدا کە توش بوو یعنی توش سەرپەرشتی کا کەمال توخایەک پرسیار ئەگەر بگرە زۆر بە ئەدەبیش قسە بکە ڕجا ئەو دەمبیجی کا کەمال جملەیەکی ئەوەم کرد بەڕێزت سەرپەرشتی هیچ شەڕێکت نەکردێ دژی دیموکرات من وەختەی ئێمە و دیموکرات ببێتە شەڕمان من لە عیلاج بووم لەو منطقەیە نەبووم بەڵام ئەو جارێک کە دەسم بریندار بوو من ئەندامێکی کۆمیتەی مرکزی حزبی دیموکراتی کوردستان کە دەوریان گرتە بوو منش پێشمەرگەم لەگەڵ بوو پازدار دەوری گرتبوو کە شەهیدی بکەن نەمانێشت چۆن جاش حەبس بوو لە قەسر نایە بووینە لە حەبسی تورکیا بووینە لە حەبسی سووریا بووینە لە حەبسی ئێران بووینە هەمووشی لەسەر کوردایەتی ئەمە پێشمەرگ ببوورە کاک کەمال ئەگەر ئەوم لۆ دووبارە بکەیەوە تەلەفۆنە کات ئەو دەقەی ئەوە کرد تۆ گوتت لە سێ شەڕ بریندار بوویمە دوای ئەو گلەیم لێ نەکەی تەلەفۆن هات دەنگەکەی بڕان تۆ گوتت لە سێ شەڕ بریندار بوومە ئەگەر لۆمان دووبارە بکەیەوە ئەگەر لات ئەرگ نەبی ئەگەر ناگلەی نەکەی بڕا دەنگەکەت بەڵێ شارستێن بەڵێ لە 1976 لەگەڵ سوپای عێراق باشە ئەوە یەک بەڵێ هەروە نەغەدە کە ئێمە بەڵێ جێم لێتە کاک کەمال ببوورە هەیەک بووین کە ناوبژیوانمانە کرد لەگەر ئەوەی دیموکرات و پارت جمهوری ئیسلامی ئێران ڕژێمی داژیکەری ئێران بەڵێ بەڵێ ئەو وەختە یعنی لە شەڕ لەگە دیموکرات بریندار نەبووی ئەوە دعایەکەن ئەسڵان کەریمی سەرڕاجەدین دەوری گیرا بوو کە گەیشتینە لای دایان گرتبوو شەهیدی بکەن ئێمە وەتمان لەگەڵ بوو لێیان مانسن سیارەکەی خۆی ڕۆی خۆی بەتەنهاما من بە سیارەکەی خۆم سوارم کرد بردم گەیانمە نیزیک مەهاباد لەوێ جەماعەتی دیموکراتە بوون وتی من ئەلێرە دابەزم هەوڵشی داوتی توشمە ڕۆوەرە لامان وتم نا ئێمە بۆ گفتوگۆەکەین بۆەوەی کۆتایی بەو شەڕە بێنین شەڕی ئازەری و کورد بوو لە نەغەدە ئەوە بوو لە گەڕانەوە لە محەممەدیار ئەو چەکدارەکانی ئەو وەختە پازدار نەبوو ملیشیا بوو هەر کەسێ چەکی پێبوو ئێمە دوان لەگەڵم شەهید بوون منیش بریندار بوو بەڵێ کاک کەمال دوایین پرسیاری کە کۆشتەی مێژویم بەخۆم دەرچی بەشی مێژوشم من دکۆمنتم خینتەوە لەسەر کارەساتی هەکاری کە بەداخەوە ئەو شەڕانە هەمووتان هەر یەکەتان بە بەشێک بەشدار بوونە لە هەموو حزبەکان وەنیا شوعی سۆسیالیست یەکێتی ئەنگۆ من ناڵێم لێرە بەس لە کارەساتی هەکاری ئەم دکۆمنتم دیتێت جەنابەت ئیمزات گول لە بارانکردنی ئەو بەرپرسانە یەکێتیت کردیە من هەر بەس بۆ تاریخ پێت دەڵێم هەست بە چ دەکەی ئێستاکە کە ئەو دەمی بەبێ دادگایی یعنی شتێکی خراپ بووە من دڵنیام ئێستا توش ڕەنگی بڵێ وڵی شەڕی ناوەخۆ خراپ بوو ئەوەش کە بەشێک بوو بەس لەو تاوانە گەورەی کە مەسەر 700 کەس کوژرا جەنابەت ئیمزات کرد لەسەر گول لە بارانکردنی ئەو چار پێنج سەرکردەی حسک و یەکێتی قسەت چییە لۆ تاریخ من دەرچوی تاریخم باڵێ یەکەم ئێمە لە بادینان ئەو قۆتەی هات کە دوکۆمنتمان لەبەردەسە بە ئیمزای سەرکردەکانی من خۆم تاریخی ئەوم نووسیوەتەوە هێشتا بڵاوم نەکردوێتەوە ئیکەمە کتێبێک بۆیە وردەکارەکانی زۆر بەناو پێت ناڵێم قیادەی ئەو لایەنەی کە هاتبوون بۆ ئەو منطقە ئەڵێت بۆ ئیبادە بۆ پاکردنەوەی ناوچەی بادینان لە پاشماوەکانی قیادەی موقت و ئەوترێت ئێمە لە سۆران 50 کەسمان لێیان کوشتووە 50
بۆ ئێران ڕایان کردووە، قسمێکیان بۆ عێراق ڕۆیشتونە، منطقەی سۆرانمان لێیان تەسفیە کردووە. ئێستا ئێمە لەگەڵ عێراق ڕێک کەوتونە کە قیادەی موقت لە بادینان تەواو بکەین کە تەواویان لە حکمی ذاتی کە وەختە هاشم عەقراویەوان بوون لەو حکوم ذاتیە بەشدارە بین. ئەوە یەکێک. دوو، ئێمە نەچوینەتە سەریان بۆ ئەو منطقەی تەوازیدی ئەوان هەبوونە، ئەوان لە سەدان کیلۆمەتریان بڕیوە بە تەنسیق لەگەڵ حکوومەتی تورکی ئەو وەختە کە ڕێگەیان پێ بدەن بەناو تورکیەوە بێن لە ئێمە بدەن. من ئەم مختصرت بۆ باسەکەم بۆیە شەڕیش ببێ هیچ کەسێک کە ئامادە نییە منطقەکەی خۆی تەسلیمی لایەنێکی تر بکە کە هاتووە لە ناوت ببە و دوکۆمنتی شەبێتن و بەبێ محکەمەش کەس نەکوژراوە، 720 کەسیش نەکوژراوە بۆ معلوماتت. محکەمەش بۆ هەمویان دانراوە، حاکم هەبووە. بەس بۆ دیل شەید بکرێت کە کەمال، یعنی ئەنگۆ لە شاخ بوون لە شاخ بوون بەڵێ یەکی زۆر کورد شەهید بوو لە هەردوو لە خەڵکێکی زۆر لە هەردوو لە شەهید بوو. ئەوان سەبەب بوون، ئەوان خەڵکیان هێنا هێرشیان کردە سەر تۆ لە تووشێ کوژرا لەوانیش کوژرا. من بەوەی ئەوان شەڵم شەهید چونکە کوڕی هەژار و فەقیر و هەژارە ئەم تەفاسیلانە ئەیبینیت لە کتابێکی. باش، بەڵام کاکەمال ئەزانم من دڵنیام ینی دەبێ هەموو شت بگەڕێتەوە سیاقی سەردەمی خۆی، یعنی بەس ئەوە لە مێژوو دەنووسرێ بەس ئەم پرسیارەکەی من ئەوەیە، یعنی ئێوە لە شاخ بوون گوایە خەباتان زدی مەسەلەن سیستەمەکی دیکتاتۆری کردێ لە بۆ دیموکراتی، بەڵام بووە یەکێک خۆی دیل تەسلیم کە ئەنگ و گول لە بارانی بکەن و هەندێکگەڵێن بە RPG لێتان داون، یعنی ئەو چ نموزەزەکی حزبیە ڕاستی قسە بکەن پێشەوەی شەڕ ببێ دوای ئێمە زانیمان 1000 کەس دوو کەمال هەر 11 قیادەی کە لەگەڵیان هاتبوو نووساندووە بۆیانم ناردووە داوام لێ وتومە ئەمە ئێوە هاتوونە بۆ گیان ئێمە. ئەگەر ئێمە لە بین بچین و تەواو بین ئێوە حەقی کورد وەرناگرن. ئەگەر ئێمە بزانین حەقی کورد بە تەواوبوونی ئێمە تەواوە بێ، ئێمە ئامادەین لەسەر شاخەکە ئاگر لە خۆمان بەردەین بۆی کوردستان ئازاد بێ. من دڵنیام ئێوەش تەواو بن، ئێمەش حەقی کورد وەرناگرین. ئێمە و ئێوە شەر یەک بکەین، دژمنەکانمان پێمان کەیف خۆشە بن. ئەتوو نامەد لۆ ناردبوون تخوا ببوورە دەنگەکەت چرا بۆیە ئەتوو نامەد لۆ 11 قیادەی یەکێتی ناردیە تەواوی بۆت باسکەم بۆ 11 قیادەیش لەگەڵ شەڕەکە بوون. بەدەستی خۆم نووسیمە، شاهیدیش هەیە، هەر نسخەشی بەسێنە بە هەر یەک مەتن بوو نامەکان بۆ هەر قیادیەک بە 3 نسخەمان ناردووە، چونکە ئەو وەختە مۆبایل نەبوو، تەلەفۆن نەبوو، جیهاتمان بەبەرید بیبن بۆ ئەوەی هەر کەسێک یەکی نەگەی دوانیەگا دوانی نەگەی یەکی هەرەگاتن. ئەوەشمان وتمان ئەگەر ئێمە شەڕیەک بکەین دژمن پێمان دڵخۆشە بێ کە سوکاری و کوردی دڵسۆز دڵ بریندارە بێ. ئەگەر وەرن زەرەر بووە لە پێشە بە زەرەر لە نیوەش بگەڕێتەوە هەر قازاجە، وەرن ئێمە و ئێوە ڕووی تفەنکانمان لە سینگی دژمن بکەین، ڕێک بکەوین بۆ داهاتوو ئەو جا دۆستەکانمان ڕووگەلی کوردستان خۆشحاڵە بن، دژمنەکان پێ بریندارە بن. جوابی نامەکە بە شێوەیە زۆر ناشرین هاتووە. کەس جوابی دایەوە کاک کەمال؟ کەس جوابی دایەوە؟ بەڵێ جوابیان دایەوە. ئیستا ئەو تەفاسیلیانە گشتی ئەبینی لەو کتابەی کە هیچ نوسخەت لەو نامەی مایە؟ هیچ نوسخەت لەو نامەیە مایە کە باسی دەکەی؟ بەڵێ باشە کاک کەمال، ئەم وەکو ڕۆژنامە نووسێک لێرە قسەم نەکردنێک وەکە سوپاست دەکەم کە بەوە دڵەوە جوابی هەموو پرسیارەکانت داوە سوپاست دەکەم. مەمنون چاوت ماسێکە لە دڵسۆزیەوە کارەکەن، بەڵام باوەڕ بکە کە ئیبەرێ زۆر شت شێوێنراوە، زۆر شت ئێستاش چاواشەکاری ئەکرێ، ئێستاش لەگەڵ ئەو هەموو میدیایە هەیە، سۆشیال میدیا هەیە، تەلەڤیزیۆن هەیە،
هەر کەسێک دووسێ بەلای کەم تەلەفۆنێکی هەیە ئینجاش محاولە کرێ اینجا ئەو وەختە لەنا ئەو شاخانە من خۆم حاضر بووم بۆیە دڵم بریندارە بۆ ئەوەی مناڵێکی کورد لە هەر لایەک بێ خاوەن هەر بیر و باوەڕێ بێ بریندار بێیان بخرێتە زندانێکی نەیارانەوە یان شتێکی بەسەر بێ بەس کاک کەمال وەڵای ئەو قسە دێنێتن یعنی ئێستا ئێوەش کاکە دەیان و سەدان کەستان تیرۆر کرد لە دوای حکومڕانێتی هەرێم لە هەموو کوردستان ئەوە هەموو ڕێکخراوە نێودەوە ئێمە کەس ترۆر ناکەین خۆ چۆن کاک کەمال یەک کەس تخوایە قەوس ناوی یەک کەسم پێ بڵێ لەوانەی کە تیرۆر کرا ناوی ڕەوف کاملت پێ دەرێم ئەوە تو دەیناسی باشە لە نۆتوسێوە تیرۆر کرای کا بۆ کوژەکانی بێت لەگەڵ بچن بەدوەدەچون ئێخنا ئەنگۆ حاکمیە تو مەکتەب سیاسی پارتی ئەوە ئێستا کە هەموو دنیا ئیستا ئیدارەیەک هەیە من ڕەوف برادرم بوو بە قەدر هەردوو چاوم خۆشمەویست قسەی صادق بوو لەسەر حەق بوو ئەوە ئیدانەی کوشتنەکەشیم کرد منیش نازام کێ کوژێ بەس 24 ساڵ ئەنگۆ حاکمی شارن یعنی چەند ساڵە 93ەوە تا ئێستاکە دەکاوە بۆ 30 ساڵ بەنمونە دەرم هە لەو ماوان ئەو هەموو زیندانیانەی بادینان بەڵێ ئێمە کوشتمانە ئەگەر من قاتیلەکەشم بزانی بۆیە ڕەنگە ئینتقاممان لێ بسەند بۆیە بمانگرتە بماندایە دادگا بەس ئەنگۆ حاکمن لە دهۆک و هەولێرێ ماس بەنمونە یعنی ئەنگۆلۆ یەکێک فڕانسۆ حەریری تیرۆر کرد بە چەند ئەوەی گرتان باشە بۆی هەموو خەڵکەتان پێ ناگیرێ بۆی سەردەست ناگیرێ بۆی کاوە گەرمیانی لە ژێر دەسەڵات یەکێتی ناگیرێ بەنمونە بۆ یەکێک ئێستان بێم یەک شەق لە پارتێکی بدەم بە 2 سعاتی دەمانگرن بەس بۆی ئەو خەڵکە ناگیرێ ینی هەست پێ ناکەی ئەزمون بەڵێ قسەی ئاوا مەکە ئەوە فوو مەکە ناو زۆر ناکەوان نیە بەو شێوەیە نییە خەڵک لێرە محکەمە هەیە دادگایە هەنێشت کەشفە بێ هەنێشت نەبووە لە مستەقبل کەشفە بێت بەڵام بڵێ پارتی خۆی ئەڕۆ خەڵک ترۆرەکە پارتی کەس ترۆر ناکاتن بیگرێ ئەتوانێ بیگرێ حەبسی بکە بیداتە دادگا دیفاع لە حەقی خۆی بکە بەڵام بەو شێوەیە نییە هەنێک شتە وترێ بەوان نیە ئەتوانی پێم بڵێ کا کەمال وەک مەکتەب سیاسێک چ خەڵکێکی سربەخۆ و ئازادی خواست تیرۆر کرابی پارتی بکوژەکەی دیتەوە من ئەتوانم 50 ناوت بۆ بژمێرم لە بن دەسەڵاتی لە دهۆک و هەولێرە تیرۆر کرایە ناوی یەک بکوژمان پێ پیشان بدرێتن یعنی خەڵک نوێنەری پارتی مەکتەب سیاسی پارتی وەنیا آخر مەکتەب سیاسی هایشی خۆیە ینی خۆ ناچی تو بزانیت کێ گرتراوە کێ حەبسە ئەمە ئیشی مەکتەب سیاسی نیە ئیشی وەزیری ناوخۆیی دادگایە ئیشی ئەسیزە ئەمنیەکانە لەوانە بێ ئەو شتانە بپرسی بە هەر حاڵکە کەمال بەرز ئەیڵێن ئێمە لەگەڵ هەموو دژی هەموو شتێکی نایاساین هەموو کارێکی نادیموکراتی وە ئەبینیتن یعنی دەوریان لێت داوە چی لە بەغدا چی لە دووەلی ئەقلیمی چی لە کاتی ڕێفراندۆم چۆن ئەوانەی کێفیان بە کورد و بە سەعادەتی کورد نایەت هەڵساند کی ئەوانەی لە زەمان سەدام کیمیابارانیان کردکەی ئەوەی ئیستا 13 مانگ بە ساروخ لە مەزرعەیەکی برادێکیاندا لە بەس کا کەمال پێشووتریش زۆر زار تورکیا ئەوە لە کوردستانیدا قەت ڕۆژێک لە ڕۆژان قسەتان نەکردووە لە خەڵکی مەدەنی درراوە بەڵێ پەرلەمان بووم ئەتوانیتن لە ئەرشیفی پەرلەمان لەسەر پیجەکەیان دەرکەیت بە چ شکلێک کە تورکیا هات بۆ ناو کوردستان چۆن بەیانمان دژی دەرکرد ئەوە یەک کە جێشەکە هات چۆن کە مەسعود چووە ئامێدی و ئێعلانی کردوتی بەسەر جەنازەی ئێمە یاڕەتە بن ئەوە جارێک بوو وایە بە زۆر زاریتکە شاری کاریتان کردیە زۆر زاریشکەش خۆ بە مەدفع لە گوندەکانیدا لە چەکوان لە ڕۆژی یادی ئازادی شۆڕشی ئێران
من خۆم لەوێ بووم گشت شێرانیەکانی وتارەکە دەرکە گوێی لێ بگرە بزانێت چیمان وتووە ئەوانە هەمووی دیار نییە بەڵام یەکێک لەم لە دیعایەکەکە ئەوانە دیارن باشە چێدەی سپاس کە کەمال بە هەموو حاڵەتێک منەوەکو ڕۆژنامەنووسە قسەم کردە سپاس توش دەکەم کە هەموو پرسیارێکمان لێ کرد وەڵامت داوە سپاس بۆ وەڵامەکە سەرچە